بە میوانداری زۆر بەڕست شیروان میرزا ئەندامی پێشووتری ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کاک شیروان بەخێر بێ. سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوەش. هەرڕێک بەو پرسیارە دەست پێ دەکەم. پێ دوایە بە گوێرەی و شارەزایی خۆت 2026 عێراق دەتوانێت بودجێ هەبێت؟ دووبارە سپاس، سڵاوڕێز بۆ بینەرانی خۆشەویست. طبعاً یعنی بە دڵنیاییەوە 2026 عێراق موازنەی نابێ و ئەگەر زۆر بکەن یان با بڵێن شتێک هەبێ بۆ تێپەڕاندنی دۆخەکەیەک لە یعنی لە حاڵەتەکی زۆر پێویستدا کە ئێستا بڵین باسی دەکەین. باش ئێستا بە نمونە ئەگەر حکوومەتی عێراقی لە ئامادەکردنی موازنەدا بە پێی قانونی ئیدارەی مالی دەبێت لە مانگی 7 تا 9 ینی لەو بینەدا یعنی لە خراپترین حاڵەدا لە مانگی 9 دەست بکا بە ناردنی تعلیمات و ڕێنمایی بۆ وەزارەتەکان و بۆ دەستەکان و بۆ هەموو یەکە حسابەکان بۆ ئەوەی پێشنیار و بەرنامە و نەفەقات و خەرجی و داهاتەکانی خۆیان بنێرن بۆ وەزارەتی دارایی. دروست. وەزارەتی دارایی دەیکاتە یەک پاکێج، دەیکاتە پرۆژە یاسای بودجە ئەوەی کە لە لای خۆیەتی. دروست. ئەمە دەچێتە ئەنجومەنی وەزیران. باش دەچێتە ئەنجومەنی وەزیران. لە ئەنجومەنی وەزیران مناقەشە دەکرێت. دوای ئەوەی لە ئەنجومەنی وەزیران مناقەشەی تەواو کرا، تەواو بوو بە ڕوئیای حکوومەت بۆ موازنە، یعنی ئەوە هەر پرۆژە یاسایە ئێستا. ئەمە جارێ هەر لای حکوومەتە. چەندی پێدەچێت تاوەکو وەزارەتی دارایی تعلیمات دەردەکات بۆ هەموو وەزارەتەکان بۆ هەموو دەستەکان، وەکوی کە جەنابەت لە پێشەکە باس کرێتە هەندێک وەزارەت تا ئێستا وەزیرەکەیان دانەندراوە. دروست. گرفتی دیکەمان هەیە ئایا داهاتی عێراق کە لە سەدا 90 لە فرۆشتنی نەوتەوە ئێستا فرۆشتنی نەوت گرفتی بۆ دروست بووە، ئایا ئەم کورتهێنانە گەورەیە کە موازنەدابێت بە چ پڕ دەکرێتەوە؟ بۆیە ئەنجا کە لە حکوومەت دەردەچێت دێتە ئەنجومەنی نوێنەران، دێتە پەرلەمان. پەرلەمان خوێندنەوەی یەکەمی بۆ دەکات، دەیداتە لیژنەی دارایی. لیژنەی دارایی لە باشترین حاڵەتدا پێویستی بە مانگێک و نزیکی تا 50 ڕۆژ هەیە بۆی مناقەشەی خاڵ بە خاڵ و بەرگە بە بەرگە و مادە بە مادە یاساکە بکە، تعدیلی تێدا دەکات، مناقەلی تێدا دەکات، دەستکاری دەکات و زۆر جار ئوسلوبی ئیشکردنی ئەنجومەنی لیژنەی دارایی با بڵین بەو شێوەیە کە هەموو وەزارەتەکان بانگهێش دەکات، یان لانی کەم بۆ خۆیان دێن دیفاع لەو ڕوئیا دەکەن کە کاتی خۆی نردویانە بۆ حکوومەت. ئەمەنەت پێویستە بۆچی پێویستە؟ ینی ئەو بەڵێ چونکە ئەمە بڵێن زۆر جار لەبەرەوەیش یعنی زیاتر تەرحە، یعنی شتی ناواقعیشی تێدایە. ڕقەمی گەورە وەزارەتێک ڕقەمی گەورە دەنێرێ لە وەزارەتی دارایی تێپەڕیوە، ئەنجومەنی وەزیران تێپەڕیوە، بەڵام لە لیژنەی دارایی مناقەشە دەکرێت. جاری وایە دەڵێم ڕقەمە گەورە بۆ ئەم وەزارەتە چییە؟ یعنی بەسەر بە پرۆژەکانی چییە، بەنیازی چییە، خەرجی سابت دیارە، خەرجی کە سابت نییە ئەمانە چییە؟ بۆیە زۆربەی وەزارەتەکان یان هەیئەکان خۆیان دێن لەگەڵ لیژنەی دارایی مناقەشەی بەشەکەی خۆیان دەکەن، ئەو بەشەی خۆیان کە لەناو پرۆژە یاساکەدا هەیە. ئەمە دوو مانگیشت لەناو ئەنجومەنی نوێنەران پێویستە تاوەکو دەچێتە بڵێنکە خوێندنەکەم کە بۆ کرات درا لیژنەی دارایی. لیژنەی دارایی دیراسەی دەکا و تەقریری یەکەمی خۆی دەخوێنێتەوە. ئەنجا تەقریری دووەمی ئامادە دەکات بۆ تەسویت. یعنی ئەنجا کێشمەکێشمی دەنگدان لەسەر ئەنجا کێشمەکێشمی دەنگدان کە بابەتی سیاسی تێدەکەوێت، مزایاداتی تێدەکەوێت، شەڕی با بڵێن پارێزگاکانی تێدەکەوێت، هەر نوێنەرە و دەیەوێت بەشی پارێزگاکەی خۆی بپچڕێ. ئەگەر حکوومەت دامەشی سیاسی بە قووەتی نەبێن یعنی گرفتی سیاسی بۆ دروست دەبێت، چونکە ما یاسای موازنە یەکێکە لە یاسا هەرە گەورەکانی وڵات دروست خەرجکردنی پارەی وڵاتەیە. خەرجکردنی پارەی وڵاتە لە وڵاتانەی کە لە ڕووی با بڵێن لە ڕووی دەستوریەوە لە ڕووی سیاسیەوە زۆر مستەقر نین، کاریگەری هەیە. کاریگەری هەیە لەسەر دەنگ، کاریگەری هەیە لەسەر پێگەی حیزبە سیاسیەکە، لەسەر پێگەی سەرۆک وەزیران، لەسەر وەزیرەکان، لەسەر یعنی ئەمە باشە بەرچاوڕوونێکی جوانە ڕەشنووسەکەەوە هەتاوەکو دێتە پەرلەمان و دەنگی لەسەر یعنی لانی 6 مانگەی دەوێت لانی چا ئێستا دەست پێ بکە، هەر ئێستا دەست پێ بکە و شتەکان بۆ جۆرەش بڕواکە کێشەی نێتە پێش هەر لەم ساڵە ڕەنگە تاوا نەبێ باسە. ئەنجا خاڵەکی دیکەش طبعاً کە بوو بە یاسا دەنگی لەسەردرا لە ئەنجومەنی نوێنەران، طبعاً زۆر جار لە ڕۆژی تەسویتیش هەندێک تعدیلاتوشت دەکرێت. ئەمە لە ئەنجومەنی نوێنەران پوختە دەکرێتەوە جارێکی دیکە بەپێی ئەوەی کە گوێیان لە چ بوو، هەر پەرلەمانتارێک چی گوتووە، ئاخر تعدیل چی بووە کە دەنگی هێناوە، ئەنجا دەنێردرێ بۆ سەرۆک کۆمار. سەرۆک کۆمار مای 15 ڕۆژی لە بەردەستە
تەوقیعەکە ببێ مەرسومەکە ببێ بە یاسا کە بوو بە یاسا اینجا ئەمە دەبێت وەزارەتی دارایی جارێکی دیکە تعلیماتی جێبەجێکردنی بۆ دەرکە ئەوش نزیکەی مانگەچی دێ یعنی بە هەموو شێوەکان نزیکی 6 مانگمان دەوێت بڕوا بکە ئێمە لە 2021 لە سەرەتای مانگی 4 ینی کۆتایی مانگی 3 بوو دەنگمان لەسەر یاسای موازنەدا هەر بۆ خۆی تعلیماتەکە چۆ مانگی 6 عێراق لە ڕووی واقعیەوە ئەوەی من کەمون باس کردی لە ڕووی نەزەریە و یاسای با بڵێن قانونی ئیدارەی مالی و ڕێنمایەکانی ئیعدادی موازنە و ئامادەکردنی موازنە و ڕێکارە یاسایەکانیتی بەڵام لە ڕووی واقعیەوە عێراق هیچ کاتێک لە مانگی یەک کە سەرەتای داخلی ساڵی تازە دەبێت یاسای ئەو ساڵی نەبووە چاوەڕێی کردو بۆ مانگی 2 بۆ مانگی 3 بۆ مانگی 4 ئینجا دەرکردنی تعلیماتەکە چۆتە مانگی 6 بەم شێوەیە بۆیە لە قانونی ئیدارەی مالی کە باسی یەک لەسەر 12 ساڵی پێشووتر دەکا بۆم حاڵەتەیە داخلی ساڵی تازە دەبین یاسای موازنەمان نییە هەتا دەرکردنی یاسای موازنە جاچ مانگی 4 بێ 6 بێ 3 بێ یان ئەوە تا ساڵی وایە هەر موازنەمان نییە دروست دەچێتە سەر ئینفاقی فعلی ساڵی پێشوو و چەند بووە دابەشی 12 دەکرێت بۆ هەر مانگێک بەشێکی لەسەرف دەکرێت ئەمە بۆ ئەم ساڵ تا ئێستا ئاوا ڕۆیشتووە وەکو قانون بەڵام تەوان ساڵەکە ساڵێکی دارایی با بڵێن ئیستیسنایە شەڕی تێدا بووە دروست نەوت نەفرۆشاوە داهاتی نانەوتی کەمی کردووە عێراق بۆ دابینکردنی موچە و خەرجەکانی پێویستی بە قەرز هەبووە ئەمە کۆمەڵێک گرفتن کە ئەگەر بیەوێ پێویستی بە سەنەدەکی قانونی هەبێت بۆ هەندێک خەرجی یان بۆ قەرزکردن لەوانەیە یاسایەکی تایبەت شتێکی تایبەت بۆ ئەم چەند مانگە لە پەرلەمان تێپەڕێنرێ بۆی حکوومەت سەنەدەکی قانونی دامەکی قانونی هەبێ ئەگەر هەنگاوێکی وای پێویست بوو بەڵام تەسەور ناکرێت بۆ ئەم ساڵی 2000 کە بودجەیەکی 3 ساڵی تێپەڕێنرا زۆر ڕخنەی لێ گیرا و هەندێ ئابووری ناسیش ستایشیان کرد کە دۆخی عێراقی نەیهێشت لانی کەم لە ڕووی دارایی و ئابووریەوە بچەقێتەوە و ڕایگرت لە ڕووی دارایی و ئابووریەوە ئایا بودجەی داهاتووی عێراق ئایا بۆ 27 بێ یا هەر ساڵێکی تر بێ جارێکی تر پەنا بۆ ڕێگایە دەبرێ یان پێ دوایە هەر یەک جار بوو تاقی کرایە و دووبارە ناکرێتەوە سەبارەت بە بودجە 3 ساڵێکە تەمان لایانی ئیجابی و سلبیشی هەبوو لە ڕاستیدا ینی تەقیمی خەڵکی ئابووری ناسۆی کە بەڕێزت ئاماژەت پێدا زۆر ڕاستە طبعا جاری یەکەم سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت من تەوەقع ناکەم جارێکی دیکە عێراق بودجەی 3 ساڵی هەبێت تەجروبەیەک بوو خراپ نەبوو سلبیاتی هەبوو بەڵام خراپ نەبوو بۆ ئەم قۆناغی عێراق باش بوو بەڵام جارێکی دیکە تەوەقعی من ئەوەی کە ئاگام لێبێ بوو لەگەڵ بڵێن خەڵکی شارەزا ئەوە و لەگەڵ برادرانی لیژنەی داراییش قسە بکەم پێم وایە جارێکی دیکە پەنا نابنەوە بەردامادەکردنی بودجەی 3 ساڵی طبعا بودجە 3 ساڵیەکە خراپیەکانی لە چدا بوو خراپەکانی لەوەدا بوو ئێمە سعری نەوت خەڵکی خەبیر و شارەزا لە سۆمە و لە وەزارەتی نەوت پێشبینی دەکات مثلا دیای دەنێت دەڵێ بەم سعرەیە $70 دانرا بوو بۆ هەر بەرمیل نەوتێک بۆ 3 ساڵ ساڵی یەکەم و دووەم باش بوو تەنانەت فائزش زیادەش هەبوو چکە بە 70 زیاتر فرۆشە دروست کە داخلی ساڵی سێم بووین دابەزی تا نزیکەی 50 هات زۆر ڕاست جەنابەت دەزانی کەواتە ئەمە یەک لە خراپیەکانی بوو خاڵی دووەم بوو بە با بڵێن هەر ساڵێک کە نوێ دەبێتەوە لە زیاتی ئامادەکردنی موازنە بەگشتی تەنها خشتەکانی موازنە یعنی ئەوەی کە ڕقەمی تێدا پارەی تێدا ئەوە دەنێردرێ بۆ پەرلەمان و جارشکە دەنگ لەسەر دێتەوە تەمان لە 2025 نەنێردرا بۆ نەنێردرا لەبەرەوەی پێیان وا بوو جارێکی دیکە ئەم موازنە بەرنەوە پەرلەمان دەبێتە پاڵپشتێکی دیکە بۆ سوودانی لە انتخابات بەکاری دێنێ یعنی ئەمەش بۆ خۆی خەلەلێکی تر بوو هەرچەند باشەکەی ئەوە بوو کە عێراق لە زیاتی ئەوەی وەکو ئێستا باسمان کرد 6 مانگ و 7 مانگ خەریکی ئامادەکردنی موازنە و ئەو ڕێکاران هەر هەموو لە زیاتیەوە تەنها خشتەکان دەستکاری دەکات و دەنێرێ بۆ پەرلەمان و لەوانەیە لە ماوەی 15-20 ڕۆژێکدا زۆر دەنگی لەسەر بابەتێکت وروژان بابەتی خشتەکانی بودجەکە لە 2025دا نەنێردرا زۆر جا باز لەوە دەکرایان وت وەزارەتی دارایی عێراق وەزیری دارایی عێراق نایەوێ ئەو بارگرانی لەسەر عێراق دەرکەوێت ئەو
چۆن بڵێ دۆخە خراپەی دارایی کە زۆر جا باز لە هەندێک داتا ئەکرا ناوێ ئەمە دەرکەوێ بۆ ڕایگشتی ئایا ئەمە تا چەند ڕاست بوو هۆکار چی بووکە خشتە نهات بەدەر لە هۆکارە سیاسی کە باس کرد هۆکارە سیاسەکەمان باس کرد هۆکارە داراییەکەی تەواان زۆر ڕاستە ئەمە لە حکوومەتەکەی بەڕێز سوودانی ڕاستە حکوومەتێکی خزمەتگوزار بوو لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاری ینی شتێکی جیاوازی کرد لەوانەی پێشخۆی بە تایبەتی لە ناو بەغدا لە مەسلەی هەندێک پرد و خزمەتگوزاری و لە زۆر پارێزگاکانی تریش بەڵام بەشی زۆری پارەی ئەم پرۆژانە یەک زۆرە یعنی زۆر زیاترە لە مستحقاتی خۆی کەمە بۆ خۆی جێی گومانە دوو بەشی زۆری مقاولەکان پاریان وەرنەگرتووە جەنابەت دەزانی مقاولەکانی عێراق بەڵێندەرەکان و مستەسمیرینی عێراق چەند جار خۆپیشاندانیان کرد یعنی پارەیەکی یەکجار زۆریان لای حکوومەتە کەواتە حکوومەت کەوتۆتە ژێرباری قەرزێکی یەکجار زۆرەوە هی وەبەرهێنەر هی مەسەلەن بەڵێندەر بۆیە من نازانم دقیق یعنی ئەوەی کە جەناب باس کرد بەڵام بۆ خۆی یەک لە گومانەکانە چونکە ئەو کاتە دەبوو هەموو خەرجەکانی حکوومەت دەرکەوێ و حکوومەت چەند قەرزارە و شێوازی پێدانەوەی قەرزەکانی چۆنە چونکە یەک لە خاڵانەی یەک لەو خاڵانەی کە لە موازنەدا دەبێ ڕوون و ئاشکرا دیاربێ ئەوەیە کە کورتهێنان چەندە حکوومەت بەرنامەی چییە بۆ پڕکردنەوەی ئەم کورتهێنانە وانە قەرز دەکا چی دەکات قەرزیشی کرد چۆن دەیداتەوە ئەمە دەبێت ڕوون بێ ئەو کاتە لەوانەیە مەلەفی گەورەی ئەوەی کە باسم کرد ئاشکرا و لە ڕاستیشدا هەر دەچینەوە سەر بابەتە سیاسیەکە چکە پێش ئینتیخابات بوو بە دڵنیایەوە لە پەرلەمان زەجەی گەورەی دروست دەکرد مەلەفی زۆر گەورە دەهاتە پەرلەمان ئەو کات باشە لەم کێشمەی باسمان کرد هەر بەگشتی ئەم کابینە نوێیە بەدەل لە ئاڵنگاری بووجە چیتری لە بەردەمدایە ئاڵنگاری ئابووری دارایەکان وەڵا ئەم حکوومەتە تازەیە ئەم کابینەیە ئاڵنگاری گەورەی لە بەردەستە چکە کاتەکەی لە ناو گۆڕانکاری مانتقەکە و ئەو وەزعدارایی کە دروست بووە ینی ئاڵنگاری گەورەی لە بەردەما فرۆشتنی نەوت ئایا جارێکی دیکە گەروی هورموز دەچێتەوە دۆخی ئاسایی خۆیانە عێراق دەتوانێت ئەو 3 میلیۆن بەرمیل نەوتی ڕۆژانی خۆی لەوێەوە هاوردە بکە ڕێگای بەدیل دەدۆزێتەوە یان نادۆزێتەوە بۆ ڕینەوتی کەرکک جیهان و هەرێمی کوردستان جیهان تا چەند دەتوانێت سوودی لێ ببینێ ئەو ئیتیفاقی کە لەگەڵ تورکیا هەیەی لەسەر فرۆشتنی نەوت ئەوەش بۆ خۆی ئایا یەکجاری کۆتایی پێدەیان نوێ دەکرێتەوە چۆن نوێ دەکرێتەوە چکە بە دڵنیایەوە تورکیا چاوی لە قازان جوداهاتی زیاترە لەم پرۆسەیە بابەتی هەناردەکردنی نەوت لە ڕێگەی سووریاوە یان مشتقاتی ئەوەی کە نەوت لە ڕێگەی سووریاوە ئەویان بە شوێ دەگام و ئەوانە ئاڵنگاری گەورن داهاتی نانەوتیش کەمی کردووە لە بەرەوەی بازرگانیش کەمی کردووە بە شێوەیەکی گشتی ئەم حکوومەتە تازەیە لە بەردەم دۆخێکی ئابووری ناسەقامگیر و خراپدایە چونکە بە شێوەیەکی گشتی داهات کەمی کردو چ لە فرۆشتنی نەوت چ لە داهاتی نانەوتی لە نیساندا ئەو نەوتەی فرۆشتوێتی لەو مانگەدا 1 ملیاری دەستکەوت بەڵێ لەبەرەوەی هەناردەی نەوتی نەبوو نزیکەی 9 میلیۆن و شتێک باشە ئەم نەوتەی کە بەم کەمە ڕادەکەمە و ڕێژەکەمە دەڕوا کە ئیشمان لەسەرەوەش کرد بە نرخێکی زۆر هەرزانی فرۆشتوێتی لەم کاتەیە کە بەرمیلێکی نەوت لە 90 دۆلارە بۆ برێن بە 67 و 68 دۆلار نەوتی بەسترە فرۆشراوە پێ دوانیە لەبەرەوەی ئەم داهاتە هیچ نەبێ بۆ تێرکردنی بەشێک لە موچە چکە خۆتەزانی نەوت بە دۆلار دەفرۆشرێت دۆلار دەکرێتەوە بە دینار پێ دوایە دەستکاری نرخی ڕسمی دۆلار بکرێت ئەمە خاڵێکیان خاڵی دووەم پەنا بۆ قەرزە نێو دەوڵەتەکان بە سەبارەت بە خاڵی یەکەم تەوان داهاتی نەوتی عێراق دۆلارە درست و ئەوەی کە خۆی پێویستەتی دینارە لە ڕووی با بڵێن ئەگەر بێ بە ڕقم حسابێکی حکوومەت قازانجێتی دۆلار گرام بکە بۆی لە بازار بفرش بەڵام دۆلار لە بازار نایفرۆشێت حکوومەت لە بانک بەس ئێستا ئەوەی کە وەزارەتی دارایی کە پێویستی بە
پارە هەبێ ئەم دۆلارە بە 130 یا 31 بۆی دەشکێتەوە ئەگەر بێت و دەستکاری نرخی سەرف بکرێت سعری سەرف ئەوە ئەو وەختە پارەیەکی دیناری زیاتر دێتە بەردەست مەبەستمەوەیە ئەم کابینە جورئەتەکە دەست بۆ ئەمە بە تەسەور ناکەم تەماشایکە بابەتی دۆلار لەبەرەوەی هەڵاوسانی گەورە دروست دەکات و بارگرانیی دیکەی زۆر زیاتر دەخاتە سەر هاوڵاتیانی عێراق و یعنی من بۆ خۆم لێدوانی فەرمی حکوومەت ڕاوێژکاری سەرۆک وەزیران بانکی ناوەندی وەزارەتی دڵنیای دەدەن کە دەستکاری ئەمە ناکەن دەستکاری نرخی دۆلار ناکەن بەتەوەقوعی من ئەم حکوومەتە دەستکاری نرخی دۆلار ناکاتەوە باشە قەرزی نێودەوڵەتی قورسە عێراق هەندێک قەرزی هەیە هی بڵین بەردەوامن هی کۆنن ئەمانە وەریگرتوون بەشێک لەوانە فایدەیەکی یەکجار کەمە وەکو دەعمە ئەمانە هەر بەردەوامن بەڵام ئەمانە زیاتر مەشاریعن پرۆژەن پێم وانییە عێراق بە قەناعەتی من پێم وانییە عێراق بتوانێت لە ئێستادا قەرزی نێودەوڵەتی دەرەکی بۆ پڕکردنەوەی خەرزی تەشغیلی و موچە وەربگرێت جا ئەمە دەبێت لە خۆی بخوا لە یەدەگەکەی بخوا بەڵێ کە ناتوانێت دەبێت پەنابەرێتەوە بەر ئەو یەدەگەی کە هەیەی ئیتر هەوڵی ڕێگاکانی تر بدە درست بە نمونەیە ئێستا ئەوەی کە هەندێک کەشتی لە هورمز تێدەپەڕێ ئیتر بە موافقەی ئێرانە بە موافقەی ئەمریکایە ڕێککەوتنە هەرچی هەیە خاڵەکەت باس کرد بەڕێزت کە لە نەوتی بەسڕە بنمونە بەچەند فرۆشا خۆی فرۆشتنی نەوت لەبەرەوەی پێشترە لەوانەیە ئەو نەوتێک کە لە مانگی 4 بە لە مانگی 2 دافرۆشابێ لە مانگی 1 دافرۆشا ڕاست بۆیە هەرچەند تا ئێستا من گرێبەستی دواخراوە گرێبەستی دواخراوە بەشی زۆری وایە بۆ 3 مانگ دواتر پارەکەی وەردەگرێت احتیمالی هەیە ئەوەی کە لە کاتی ئەزمەکە فرۆشتومانە پاشی 2 مانگ 3 مانجیکە پارەکەی وەربگرین ئەویان لەوانەیە بەسەری نازانم یعنی وەکو تحلیل دەڵێم دوایین پرسیار ئەوە سۆمۆ دەبێ ئەو وردەکاریانە بڵاو بکاتەوە زۆر باش بەڵام خۆی فرۆشتنی نەوتی عێراق پێم خۆشە ڕای تۆ بزانم لەسەر داهاتووی پەیوەندی نێوان حکوومەت هێرێمی کوردستان و ئەم کابینە نوێیە ئایا بابەتی ئەو مەقاسەی کە دەگوترێ وەزیری دارایی عێراق و توێتی لەمە و دوایی تر من خۆم لای خۆمەوە داهاتە نانەوتێکە 120 ملیارەکە دەبڕم و ئەوی تر دەنێرم بۆ موچە ئەمە سەرکەوتووە بێ یان نا حکوومەت هێرێمی کوردستان بەدڵێ بێ یان نەوە داهاتووی دارایی موچەی نێوان هەرێم و بەغداد چۆن دەبێت بە شێوەیەکی گشتی پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغداد لە ڕووی سیاسیەوە باش دەبێت کە لە ڕووی سیاسیەوە باش دەبێت پەیوەندی لەسەر بابەتە داراییەکانی شەیە پەیوەندە داراییەکەش هەیە بابەتی موچە بە هەرچی شێوەیەک بێ زەمانەت کراوە ینی تەسەور ناکەم هیچ مشکلەیەکی بۆ دروست بێ و تا ئێستا ئەمە نزیکی بە موچەی مانگی 5 ئەمە 5 مانگ موچەمان وەرگرتووە تقریبا دواکەوتنێکی وانی هەر دە ڕۆژێک لە مانگەکانی ڕابردوو با بڵێن موچەی مانگی 5 ناو مانگی 5 وەرگیرەوە باش ئەمە بەڵکو بیدایەتێکی باش بێ بۆی مانگەکانی کەش هەر لە زۆر دوانەکەوێ نەچینە 10 مانگ و 12 و 15 مانگ ئەمە بابەتی موچە بابەتی داهاتی نانەوتی حکوومەت هێرێمی کوردستان لەسەر 120 ملیارەکە من پێم وایە دەبێت لەگەڵ بەغداد ڕێک بکەوین جارێکی دیکە ئایا خۆی حکوومەت هێرێمی کوردستان حەزی لە مەقاسەیە مشکلەی نییە یعنی وەی من تێگەیشتوم حەزیان لێ مەقاس پارەکە چەندە حکوومەتی عێراقی ببڕێ و بەشەکەی تری بنێرێ بەڵام ئایا 120 ملیارەکە دەبڕێیان کەمتر دەبێت لەسەرەوە ڕێک بکەوین تا ئێستاش دۆخی بازرگانی و کۆکردنەوەی داهات بە فەرمیەوەی کە لەلای حکوومەتی هەرێمی کوردستانە کەمترە لەوەی کە لە 120 ملیار لە 240 ملیار بۆی کە 120 ملیاری بدەینە بەغداد وانە بەرمنە وەزیری دارایی دەڵێ مانگی ڕابردوو 110 ملیار بۆ داهاتی نانەوتیمان ئەوەی کە لەلای وەزارەتە دەبان درست مەبەستم ئەوەیە اینجا سیستەمی ئەسیکۆدا ئەگەر جێبەجێ بکرێ بەشی زۆری ئەم داهاتی خاڵستنەکان گومرکەش جارێکی دیکە ڕاستەوخۆ دەچێتەوە بەغداد چکە ڕاستەوخۆ بازرگان دەداتە بانقی مرکزی لە سیستەمی ئەسیکۆدا کاتەوە جارێکی دیکەش دادەبەزێت پێداچوونەوەیەکمان دەوێت دەبێت پێداچوونەوەیەک بکرێ بەوە لەسەر ڕقەمەک ڕێک بکەوین یان داهاتی خاڵستنووریەکان و بابەتی ئەسیکۆدا هی هەرێمی کوردستان هەرچی هەیە لەوێ بۆی خۆیان بە داهاتی حکوومەتی هەرێم حساب بکرێ و دوایی حساب بکرێتەوە بە شێوەیەکی گشتی بابەتی دارایی و دۆخە دارایەکە نێوان هەرێم و بەغدا خراپ نابێ باش دەبێت زۆر باشە بەڕێز شیروان میرزا ئەندامی پێشووتری ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سپاسمان زۆر سپاس بۆ سپاس